هەرچەند پاڕاینەوە ئەم لە ئەو لە هیچیان لەگەڵ ناگرا هەری ڕوخێنم ئەتر هەر نەمتوانی هیچ کەم ڕێک شۆفلەکان لێ و هەرمووی تاوا کۆتایی بێها بە مناڵی سیمای شارێت تێگاوە ئەم سیمایە جوانتر یان سیمایی کە من دامناوە پێشتر ئەمەی ئەیبینن ئەمە یەشێکە لەو کەپرانی کە کەمێک لەمەوبەر تیمەکانی زیادەڕەوی سەر بە شەڕەوەی سلێمانی هەساون بە ڕوخاندنی کە ئەمانە چەند کەپرێکن لە گەڕەکی ئیبراهیم محمەد سەرقاڵی فرۆشتنی میوە و سەوزەن لێرە ئەمە ئەو دیمەنانن کە کەمێک لەمەوبەر ڕووی داوە سەرجەمی ڕوخێندراوە ئەم وەکۆی کە باسی دەکەم ژێ تەپۆڵکانە میوە و مۆز و لا لەنگیەوە بابەتانی تێدایە شۆفڵەی کە لەگەڵیان نابووە هەمووی کردۆ بە ژێرەوە لێرە دوو کاسبکاری لێ سڵاوتان لێ بێ پێشتریەوە ئاگادار کرابوونەوە کە ئەمانە لابەرن ئاگادار نەکراینەوە باشە چی ڕوویە بە دیاریکراوی بەیانی زوو هاتم شوێنەکە بکەمەوە لە عەلوەگە هاتمەوە تۆزە شتم بار کردبوو ئەتەوەی نەوزای خەریکش چاگرم لەو سوچای وەسان شاوڕێی شۆفلەکانەکە هەرچەند پاڕاینەوە ئەم لە ئەو لە هیچیان لەگەڵ ناگرا هەری ڕوخێنم ئەتر هەر نەمتوانی هیچ کەم ڕێک شۆفلەکان لێ و هەرمووی تاوا کۆتایی بێها ئەم ژێ تەپۆڵکانەش میوە سەوزێتیە ئەوە هەشت نوغلالی تایە ئەویان دە کارتۆن مۆزی تایە خڕوەڵای گوناحە بە قورئانێمە گەنجەی کاسبیەکەین لێرە ژن و ماڵ مناڵوانێ کاک باشە منکە قسەم لەگەڵ بەشی زیادەڕەوی شارۆی سلێمانیە کردووە چەند جایێک کەپرەکەمان بۆ ڕوخان بەڵا دروستیان کردوێتەوە ئێمە تاز لێرە دامانناوە دوو مانگە بێدامانناوە هیچ کەس ناتۆ بەلامانە ئێستا ئەمڕۆ سەر لە بەیانەکەی سەعات 9 و بۆ دە هاتن بۆیان ڕوخاین و هیچیان لەگەڵا ناوترە زیانەکانتان بە چەندێکە خەڵم دەێنرێ زیانەکانمان بە لەگەڕ ڕستەکە و کەپرەکەی تقریبا بە 2 میلیۆن خەڵێنرێ لە کاتێک کە ئێمە بە هەمووی بە قەرز و قۆڵە و ئەملاولا ئەو پارەمان بەیەکەوە ناو و ڕستمان پێناوە کە لێرە بیفرۆشین شتێ ماڵەکەمان پێیاگەین ئەم دامەزانن نییە وەکو گەنجی هاتون کاسپیە بۆ خۆمەکەم وەکدا نامەزێنی زەرریشم لێمێ وەگی سفادە بۆم نییە زەرریشم لێمەدە من 12 تاواگرو منش 12 تاواگرو لەبەرەوەی کە دامەزان نەبوو درێژدان بە خوێندنەیە درێژدان بە خوێندنەیە دەسماوەتە بەقاڵی و دەسماوەتە کاسپی یعنی کە دامەزانن نیە و دا نامەزێنن بناژەڵێ کاسپیەکەت کەی ماڵم ناڵە هێنە ئەڵێ بەڕێوی بەری هیچ دەستێکی یارمەتی بۆ درێژ ناکە لێرانێ ئەڵێ سەر جادە دەگرتووە بە مناڵی سیمای شارێت تێگاوە ئەم سیمایە جوانتر یان سیمایی کە من دامناوە پێشتر ئایا ئەم سیمایە جوانە کە دایناوە لێرەیە ئەمە سیما جوانەیە کە بۆ من ڕەخساندووە ئەمڕۆ ئێوە بەنیازی چین دای ئەنێنویان لای ئەبەن وەڵا زارێکی زۆرم لێگەوتۆ مەجبورم لای برم مەجبورم لای برم ئێمە بای 2 میلیۆن ڕستمانێ ناوە ملێنێک 600,000 قەرزی عەلوەیە ئاوەتا لە جیفانی قوڕای بزان چەندمان فرۆشتووە ئەمڕۆ ئالە پیشان ئێمە بزان چەندمان فرۆشتووە باشە فیای فرۆشتنی ئەمڕۆوان نەچۆتە 15,000 فرۆشتنی ئەمڕۆوان نەچۆتە 15,000 ئەوەن لۆد و قەرباڵغی زۆر دروست بێ بۆ نێرەوە 15-20 متر لە جادە و دوورم سارەیە لەوی ئاوەسێ لەسەرەوە خۆڵم یعنی هیچ ڕێگەم لە جادە نەگرتووە یەک سار لەسەر جادە ناوەسێنێ یعنی بەس ئەمەی کە کردویانە ئەی بۆ ئەو بەرکاکەی یەک شێشیان نییە و ئێوەستێن سەر جادە شەگرن هیچیان پێ ناڵێن ئەوە تا سەیگە میوەکانی جوان ماوە دەسەی من کە چی لاتوە واتە بەس ئێوە شوێنەکەتان تێکدراوە تەنیا ئێمە تێکدراوین یعنی تەنیا ئێمە ڕستی خۆی ئەفرۆشێ مێزی تێ نەکراوە سێ مێزی من چی لاتوە یعنی بەڕاستی 2 دانە ملیۆن زەرمان لێ کەوتووە دەسەکانی خۆش بێ ئەگەر ئەوکارمەکان بجۆزێتەوە ئەمە و کەپرەیە کە لەلایەن تیمەکانی بەشی زیادەڕەویەوە ڕوخێنراوە بقسم لەگەڵ لێپسراوی بەشی زیادەڕەویە کرد باسی لەوە کرد کە ئەوان ڕێگە بەو کەسانە نادەن کە لەسەر شەقامەکان بۆ نەکەپر دروستەکەن یاخود میوە سەوزا فرۆشیان پێداویستێکە فرۆشن بەڵام ئەوەی کە هەیە وتیان کە ئێمە چەند جارێک کەسبکارەکانی ئەم دەوروبەرەمان ئاگدار کردو چەند جاری ئیژلامان بردو بەڵام ئەوان دایان ناوەتەوە بەڵام ئەوەی کە هەیە ئەمان گلی ئەویان هەیەڵێک تەنانەت ئەو ڕستقی کە هەمانە کەوتۆتە ژێرەوە وەکو باسیەکەن کە لێرەدا چەند کارتۆن مۆزی تایە کە شۆفڵەکان خۆڵی کردووەتە سەر ئەمە بۆی ئەمان ناڕزایەتیان لەسەر ئەو بابەتە هەیە کە بەو شێوەیە ڕستقەکەیان لە ناوبراوە.